نابێ خەڵکی تێکۆشەری بەلوچستان بە تەنیا بمێنەوە. لە 38مین هەفتەی ناڕزایەتی لە بەلوچستان زۆر شاری دیکە بە ناڕزایەتیەکانەوە پەیوەست بوون. ڕۆژی هەینی 2 مانگی پوشبەڕی 1402 لە وەڵامدانەوە بە بانگەوازی بڵاوکراوە شارۆمەندان لە شارەکانی زاهدان، ئێرانشار، ڕاسک، چابەهار و سووران ڕژانە سەر شەقامەکان. لە ڤیدیۆیەکدا کە لە ناڕزایەتیەکانی زاهدان بڵاوکراوەتەوە، دروشمەکانی کورد و بەلیچ و ئازەری، ئازادی و بەرامبەری، سیستمی گەندەڵمان ناوێ، ڕێبەری قاتڵمان ناوێ، دەستدرێژی جەنایەت، مردن بۆ ویلایەت دەویسترێ. لەسەر بنەمای کۆمەڵێک ڤیدیۆ و راپۆرتی دیکە، خۆپیشاندانەکان لە شارەکانی ڕاسک و ئێرانشار بە دەستێوەردانی هێزە نظامیەکان گرژی تێکەوتووە. ڕێکخراوی مافی مرۆڤی هەڵبەش چەند ڤیدیۆیەکی لە ڕاست بڵاو کردووەتەوە کە تێدا ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکاردی ناڕزایەتی خوازیاری سزادانی بکەران و ئامرانی کوشتاری هەینی خوێناوی زاهدان و خاشبوون و بەرەوڕووی مەئمورانی چەکداری کۆماری ئیسلامی بەردیان فڕێداوە. ناڕازیان لە ئێرانشار لە وەڵامدانەوە بە بانگەوازەکان کۆبوونەتەوە و دروشمەکانی وەک دەستدرێژی، جەنایەت، نەفرەت لە ویلایەت، مردن بۆ خامنەئی و مردن بۆ دیکتاتۆریان وتووەتەوە. ئەو ڤیدیۆیانەی بڵاوکرانەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی ئەوە دەکەن کە لە بەرامبەر ئامادەبوونی هێزە ئەمنیەتەکاندا لە ئێرانشار خەڵک خۆڕاگریان کردووە. لە چابەهار ژمارەیەک لە خەڵک بۆ پشتیوانی لە ناڕزایەتی خەڵکی زاهدان و مەولەوی عەبدولحەمید و ئیسماعیل زەهی بەجانی دروشمی ناڕزایەتی ڕژاونەتە سەر شەقامەکان. شارۆمەندانی سووران لە ئۆستانی سیستان و بەلوچستان لە وەڵامدانەوە بە بانگەوازەکان بە ئامادەبوون لەسەر شەقامەکانی ئەم شارە دروشمی ناڕزایەتیان وتوەتەوە. هاڵوەش لە زمانی سەرچاوەیەکی ناوچەیەوە باسی لە دەست بەسەرکران و تێکەڵچوونی نێوان مەئموران و خۆپیشاندەران کردووە. سەرجەم راپۆرتی شارەکانی سیستان و بەلوچستان باسی ئامادەبوونی بەرین و بێوێنەی هێزە سەرکوتگەرەکان و گرتنی ژمارەیەک لە شارۆمەندان لەلایەن ئەو هێزانەوە دەکەن. بەڵام ئەو ئاکسیۆنانەی بەڕێوەچوون لە چەندین شار و دروشمەکان نیشانیەدەن کە کردداری سەرکوتگەرانە و پێشگیرانەی ئەم هێزانە وەک بەرەو ڕووبوونەوە لەگەڵ خەڵک لە ماوەی 37 هەفتەی ڕابردوودا بەرەو ڕووی شکست بووەتەوە. ئەم بێتواناییە بەشێک لە شکستی گەورەتر کە سەرانی ڕژیم و سەرکوتگەرانی ژێرفەرمانیان لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ژنانی ئازادیخواز، دایکان و بنەماڵەی دادخوازان، کرێکاران، خانەنشینان و مامۆستایانی مافخواز ڕۆژانە ئەزموونیان کردووە. کاربەدەستانی ڕژیم بە شێوەی خۆیان دانیان ناوە بەم شکستەدا. بە پێڕاگەیاندنی سایتی دفاع پرێس، فەرماندەی سوپا، وەزیری ئیتڵاعات، سەرۆکی ئیتڵاعاتی سوپا و چەند کاربەدەستی تر ڕۆژی 25 مانگی جۆزەردان لە مەشهەد کۆبوونەوەی هاوبەشی ئیتڵاعاتیان پێکهێناوە. ئاخوند عەلی خامنەئیش پەیامی بۆ ئەم کۆبوونەوەیە ناردووە و تێدا ئاماژە بە ناهەواهەنگی لە نێوان وەزارەتی ئیتڵاعات و سازمانی ئیتڵاعاتی سوپا لە کردگاری سەرکوتگەرانەدا کردووە. دوای بڵاوبوونەوەی پەیامەکە، سۆخەنڕانان بە شێوەی ناڕاستەوخۆ کردداری بەرین و پڕهەزینەی سەرکوتیان بە شکست خوارد و هەڵسەنگاندووە و ئەوەشیان گێڕاوەتەوە بۆ ناهەواهەنگی نێوان وەزارەتی ئیتڵاعات و سازمانی ئیتڵاعاتی سوپا. گومانی لەوەدانیە کە گەیشتنە سەر لێواری هەڵگیری ئابووری ڕژیم، گەندەڵی بەرین و نیهادینەبوو لە ئەرکانی حکوومەتیدا لەسەرەوە تا خوارێ و گورزەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی کردداری سەرکوتگەرانی کەم و یان بێکاریگەر کردووە. دووبەرەکی نانەوەی قەدیمی ئیتڵاعاتی سوپا و وەزارەتی ئیتڵاعاتیش لەژێر ئەم گورزە قورسانەدا کاریگەری نەماوە. ئەم هاوسەنگی هێزی نوێیە لاوانی کچ و کوڕ، ژنان، مامۆستایان، کرێکاران، خانەنشینان، دانشگایەکان، دادخوازان و باقی ئازادیخوازان و توێژەران بەسەر کۆماری ئیسلامیاندا سەپاندووە.
دەبێ بە بەهێزکردنی ئەم هاوسەنگیە بە قازانجی بەرەی خەڵک دووبەرەکی لەسەرەوە زیاتر و ئامرازەکانی سەرکوتی پێ بێکارایی بکرێت. کۆمەڵێک ڕێگای جۆرا و جۆر بۆ ئەم بەهێزکردنە بوونیان هەیەکە یەکێکیان بە تەنیا نەهێشتنەوەی خەباتی خەڵکی بەلوچستانە. پێویستە لەگەڵ خەباتی جەماوەری خەڵکێکدا بە شێوەیەکی چالاکانە هاوڕێتی بکرێت کە بەدانی دروشمەکانی وەک کاتی یەکگرتووی، کاتی شۆڕش، ئێرانی ئیتحاد، شۆڕش، ئازادی، کورد و بەلوچ و ئازەری، ئازادی و بەرابەری، زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت، 38مین هەفتەیەکە ئاڵای شۆڕشی ژینایان بە شەکاوایی ڕاگرتووە. بەهێزکردنی خەباتی ئەم خەڵکە بەهێزکردنی باقی مەیدانەکانی شۆڕشی ژینا و بەرەو پێشچوون بۆ ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی وەک هەنگاوی یەکەم لە ڕاستای دامەزراندنی حکوومەتی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشدایە.